کاکە بەیادی گوڵ یەکێکی ترە لەم کوڕە جوانانە من ئەمڕۆ ئامادەیە ئەو مایکەی پێ بگێنن. ئەزیزان کاک بەیاد لە پۆلی نۆ وازی هێناوە، بینەرە بەڕێزەکان لە پۆلی نۆ وازی هێناوە. کاک بەیادیش ڕەنگە عوزری خۆی هەبێت، بیانووی خۆی هەبێت، وەکو ئەڵێت شتێکی خۆی هەبێت. من پێم خۆشە پرسیار لە کاک بەیاد کەم قازانجت کردووە یان زەرەر کە وازت هێناوە کاک بەیاد؟ سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم دکتۆر گیان. وەڵی لە ڕووی خوێندنەوە بەڵێ زەرەرەکەی، بەڵام لە هەنێ ڕووی ترەوە باسی هێنەشتیکەی تیا زەرەر ناکەی. چکە لە وڵاتی ئێمە بەڕاستی من هەر باسی دوور نەکەم، باسی کەسوکاری نزیکی خۆم بکەم، هەم لە کچوو هەم لە کوڕ کە مەکتەبیان تەواو کردو ئیسە شویان کردو و ژنیانێ ناو، یعنی بگرە هیچ مستەفید نەبوون لە خوێندەی کە تەواویان کردووە. هێگەی یعنی هیچ بگرە وەزعیشیان زۆر خراپە لەو ڕۆوە، یعنی بڵێ لە ڕووی خوێندنەوە ئەو کەسە مستەفید بوو بێ. منیش ئەو بیرم کردوتە مەگە خوێندیش تاواکەم هیچ ئیسفادەیەکی وای نییە، بەڵام بۆ خودی خۆ پێی مهڕتا حەبیت و خۆشیش ئەگەر مەکتەب تاواکەیت و شەهادەیەکە بێت، بەڵام لە ڕووی ژیان و لە ڕووی مادی و هیچ بەڕێی من هیچ لێی مستەفید نابی. چکە لە وڵاتە هیچ کاتێت ئەوە چەند ساڵیش بێت تاعینات نییە، مەگەر خۆ بچی بەواسەیە بە شتێک بچی لە شوێنێکە لە شوێنێکی ئەهلیە خۆ تاعینکەیت. کاک بەیاد من پرسیاری لە جەناب دەکەم بۆ بینەرەکانیشم بڕۆنی کەیتەوە. توی سە لە ناو بازاڕە، لە ناو هەلی کارای، لە ناو مۆڵ و شوێنەکان و ئیش و کار و کاسبی هەست ناکەی بە بوونی بڕوانامەکە تۆزە کارت ئاسانترە بوو؟ ئەگەر ئەوە ئەگەرە سەر ئەو کەسە خۆی، ئەگەر بۆ منە پێشتر ئەو کاتی کە وازی لە مەکتەبێ نابۆ منە خۆی لە ڕووی مادی و ئەگەر وەزعی باش نەبێت ئەو شتە چۆنەڵی کاری بۆ دۆزینەوەی کاری بۆ ئاسانەکە، بەڵام کەسێک ئەگەر پێویستی بۆ نەبێت ئەتوانێت بێ ئەوە ژیانی لی مستەفید بێ، بەڵام هەموو کاتێک خوێندن و شادە پێویستە هەت بێت، ینی غێری هەموو شتە لە ڕووی مهادیشتەوە بۆ خودی خۆت و بۆ فەیسی خۆت، یعنی بۆ هەموو شتێک بۆ سیڤی خۆت. کاک بەیاد و ئێوەش ئازیزان بۆ ئەم پرسیارم کرد بەڕێزان، دەبێ ئەم عەقڵیەتە بگۆڕین لە ناو خەڵکا و لە ناو گەنجە. بڕوانامە تەنها بۆ تەعینبوون نییە. بۆ تۆ دەچی بۆ زانکۆ پەیمانگا خەڵکی ترە ناسی، بەرەبەرە هەوڵە دەی زمانی تر فێر بیت، هەوڵە دەی لەوا چێ لە ڕێی ئەو شوێنەوە دەیخوێنیت کۆمپانیا و شەریکات بناسی، لە ڕێ ئەو خوێندنەوە دەیخوێنی لەوا چێ کۆمەڵێ زانکۆ و پەیمانگا و تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایت و خەستەخانی ئەهلی بناسیت، واتە بەرچاوڕوونت دەکات. ئێمە یەک هەڵەیەک هەیە لە کوردستانی خۆمانە گەنج وابی دەکاتەوە خوێندن بۆ پارچە ئەیفۆڕێکە دەستی بکەوێت تەواو تەعین بوو باشە، تەعین نەبوو ئیتر تەواو بیکە ناو توێی کانتۆرێکە و تەواو نازانێت کە تۆ بۆ نمونە مەسەن بەشێکی پزیشکی تەواوەکەی لە ناو سلێمانی هەشتن و خەستەخانی ئەهلی و کۆمەڵی خەڵکە ناسی، کاتێک بەشی ئەندازیاری تەواوەکەی کۆمەڵی کۆمپانیا و شەریکەت ناسی، کاتێک بەشی ڕاگەاندن تەواوەکەی دەیان تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایت ئەناسیت، کاتێک بەشی دەروناسی تەواوەکەی دەیان دایانگە و باخچە ئەناسیت، لە کاتێکە کە بەشی قانون تەواوەکەی دەیان پارێزەر دەناسی کە لە داهاتووە ئیشێکی تری خۆت پێوکی. کەواتە لە هەموو جیهانە ئێستا زانکۆ پەیمانگا خۆ من لەگەڵتانم ئەزیزان، دایک و باوکی من شادی بەرزی نییە و ژیانیشی بەڕێ کردووە، نەنک و داپیری من شادشیان نییە و ژیانیشان بەڕێ کردووە، و خەڵکێکی زۆر ئامۆزا و پورزا و خاڵ و مامی من و تۆش هەیە شەهادەشیان نییە و لەوات چێ زۆر دەوڵەمەند بن لە شەهادەدارەکانش، بۆ زەمەنێ لە زەمەنەکان ڕەنگە ڕاست دێ، بەس ئێستا هێواش کەم تا زۆر ژیانەکە زۆر جار پێویستی بە پسپۆڕیە، پێویستی بە خوێندنە، پێویستی بە بڕوانامەیە، پێویستی بە شارەزاییە، پێویستی بە زمانە، پێویستی بە سکیڵە، ینی بەهرەیە کە زۆر جار بەهرەکانش لە هەندێک خوێندن و شوێنەوە دەست دەکەوێت. دەست خۆش بۆ کاک بەیاد و سواز بۆ وەڵامەکەت.